سڵاوی خۆی گەورەتان لێبێ پێتان گەیشتمەوە لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیمە سپۆرت لەگەڵتانم تاوەکو هەواڵی ئەم هەفتەیەتان پێشکەش بکەم. لیۆنەل میسی ئەفسانەی تۆپی پێ ڕیکۆردێکی تری تۆمار کردو لە 11 خولەکدا توانی هاتریک بکاو ببێت بە گۆڵکاری مێژوویی یانەی ئەنتەر میامی ئەمریکی. لیۆنەل میسی ئەرجەنتینی لە یارییانەکەی کە ئەنتەر میامیە بەرامبەر نیو ئینگڵاند لە ماوەی تەنها 11 خولەکدا هاتریکی تۆمار کرد، هەرچەندە لە تایمی دووەمدا بەشداری لەو یاریەدا کرد. ئەستێرە ئەرجەنتینیەکە ژمارەی گۆڵەکانی لەگەڵ ئەنتەر میامی گەیاندە 33 گۆڵ و بووە گۆڵکاری مێژوویی یانە ئەمریکیەکە. ئەوە دووەم هاتریکی لیۆنەل میسیە تەنها لە ماوەی یەک هەفتەدا کەوا لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی چوارشەممە لە یاری هەڵبژاردەکەی بەرامبەر بۆلیڤیا توانی 3 گۆڵ تۆمار بکات. میسی لێم وەرزەدا ژمارەی گۆڵەکانی گەیاندە 20 گۆڵ و جگە لەوەش 10 ئەسیستی بۆ هاوڕەکانی کردووە. و هەروەها یەکەم یاریزانە لە مێژووی خولی ئەمریکی کەوا لە شۆتی دووەم بێتە ناو یاریگا و بتوانێ هاتریک تۆمار بکات. ئەنشیلۆتی و داڤیدی کوڕی کێشە کەوتۆتە نێوانیان و ڕەنگە لە ماوەیەکی کەمدا لە یەکتری جیا ببنەوە. سەرچاوە ڕۆژنامەوانەکان ئاشکرایان کردووە کارلۆ ئەنشیلۆتی ڕاهێنەری ڕیال مەدرید و داڤیدی کوڕی و یاریدەری لە یەکدی جیا دەبنەوە پاش ئەوەی ناکۆچی لە نێوانیاندا سەری هەڵداوە. لە ماوەی ڕابردوو هەندێک ڕۆژنامەکان ئاشکرایان کردووە ناکۆچی لە نێوان بیرکردنەوەی ئەنشیلۆتی و کوڕەکەیدا سەری هەڵداوە لەبارەی ئەرداگولەری یاریزانی یانەکەوە. بە پێو سەرچاوانە لە کاتێکدا داڤیدی پێوایە کە ئاردا شایستەی یاریکردنە لە پێکهاتەی سەرچە ڕیال مەدرید، بەڵام ئەنشیلۆتی باوکی هەمان متمانەی پێ نییە و ئەوەش ناکۆچی قۆڵی لە نێوان کوڕ و باوکدا دروست کردووە. تۆڕی ریلیڤۆی ئیسپانی دەڵێت چەندین یانەی جیاواز بایەخ بە داڤیدی دەدەن بۆ مەشەقپێدانی تیپەکەیان بە تایبەت پاش ئەو سەرکەوتنەی لەگەڵ باوکیدا بەدەستی هێناوە. سەرچاوەکان پێیان وایە ئەگەر داڤید لە ڕیال مەدرید بڕوات دەبێتە ڕاهێنەری لیستەرستی یاخود ستاد ڕێمسی فەڕەنسی. داڤید لە ماوەی ڕابردوودا بڕوانامەی ڕاهێنەرایەتی یوفای بەدەستێناوە و ئێستا ئیدی دەتوانێت ببێتە ڕاهێنەری سربەخۆی هەر یانەیە کە بیەوێت. لە ڕابردوودا کارلۆ ئەنشیلۆتی بە تەواوەتی متمانەی بە کوڕەکەی هەبووە و لە زۆرێک لە بڕیارەکان پشتی پێبەستیوە و گوێی لێ ڕاگرتووە. زۆرێک لە ڕۆژنامەکان دەڵێن لە داهاتوودا داڤید هەمان ڕێزکەی باوکی هەڵدەگرێ و دەبێت بە یەکێک لە ڕاهێنەرە گەورەکانی ئەوروپا. ئینزاجی ڕاهێنەری یانەی ئەنتەر میلانی ئیتاڵی ستایشی لاوتارا دەکات و وە دڵخۆشی خۆی بە برنەوەکەی دەردەبڕێت. ئینزاجی ڕایگەیاند یاریکردن لە یاریگای ئۆلمپیکۆ قورسە دڵخۆشین بە برنەوەی یاریەکە. ئینزاجی لە لێدوانێکدا کە ماڵپەڕی فوتبۆل ئیتاڵیا بڵاوی کردوتەوە ئاماژەی بۆەوە کرد ڕۆما تیپێکی بەهێزە بۆیە یاریزانەکان ئاستێکی باشیان پێشکەش کرد. بە تایبەت لە نیوەی دووەمدا لە درێژێ قسەکانی داوتی یاریکردن لە یاریگای ئۆلمپیکۆ قورسە بۆیە من زۆر دڵخۆشم بەو ئاستەی کە پێشکەشمان کرد. لە درێژێ قسەکانی داگوتی ئەنجامەکانمان لە یاریگای خۆماندا باشن، بەڵام لە دەرەوە هەندێک خاڵمان لەدەستدا کاتێ لەگەڵ مۆنزا و جێنەوە یەکسان بووین. ڕاهێنەری ئیتاڵیەکە ستایشێکی تەواوی لاوتارۆ مارتینێزی کردووتی یاریزانێکی زۆر نایابە بۆ ئەوەی خەڵاتی باڵۆندۆر بباتەوە. پێویستە لەو کارانەی لەگەڵ ئینتر میلان و هەڵبژاردی ئەرجەنتین ئەنجامی دەدات بەردەوام بێ. واروەها لاوتارۆ بە پیاوی یاریەکە دەستنیشان کرا. ئینزاجی لە کۆتایی قسەکانی داوتی لە ئێستادا لاوتارۆ یەکێکە لە 5 هێرشبەرە باشەکەی ئەوروپا و زۆر نزیکە لە ساڵانی داهاتوو ببێت بە خاوەنی خەڵاتی باڵۆندۆر. یانەی پاریس سان جێرمانی فەڕەنسی خۆی ئامادە دەکات بۆ دووەم گرانترین بۆندی ئەمساڵ.
یانەی پاریس سان جێرمان بە قورسی هاتۆتە چێبڕچەی گواستنەوەی ئەستێرەیەکی دەرکەوتوی ئەوروپا و لە پێناو برنەوەی ڕکابەتی گواستنەوەی لە ڕکابەرەکانی ئامادەیە خەزێنەکەی بۆ هەڵپەڕێنێ. پاریس هەر لە دوای ڕۆشتنی کیلیان ئێمباپێ کەوتۆتە خۆی بۆ ئەنجامدانی سەرچاوە وەرزشیەکان ئاماژەیان بەوە داواکەوە پاریس سان جێرمان خواستێکی تەواوی لەسەر ڤێرتس هەیە. ڤێرتسی تەمەن 21 ساڵان بە ئەگەرێکی زۆرەوە بە پێی سەرچاوەکان نرخی دەگات بە 150 ملیۆن یۆڕۆ زیاتریش لەبەرەوەی ئێستاکە مانچستەر سیتی و ڕیال مەدرید و چەندینیانی تریش چێبڕچێ دەکەن لەسەر بەدەستهێنانی تواناکانی ئەم یاریزانە. یانەی لیڤەرپول ئاڵای سپی هەڵکرد بەرامبەر یانەی ڕیال مەدرید. یانەی لیڤەرپول بۆ دەستبەرداربوون لە ئەلێکساندەر ئارنۆڵد لە بەرژەوەندی ڕیال مەدرید ئاڵای سپی هەڵکرد و یاریزانەکە دەفرۆشێت. ڕیال مەدرید ئێستاکە لە هەوڵدایە پێگەی چەند یاریزارێک پڕ بکاتەوە لە نێو پێکهاتەکەی. ڕیال مەدرید ئێستاکە هەوڵی تەواوی خۆی دەدات بۆ گواستنەوەی ئارنۆت دوای ئەوەی کەوا دانی کارڤەخاڵ بەهۆی پێکانەوە زیاتر لە ساڵێک لە پێکهاتەی یانی ڕیال مەدرید دوور دەکەوێتەوە. ڕۆژنامەی ڕێزی ئیسپانی ڕایگەیاند بە پێی نوێترین زانیاریەکانی پێگەی ئەستێرە ئینگلیزیەکە کە نرخی نزیکەی 50 ملیۆن یۆڕۆ دەستنیشان کردووە. ئەو سەرچاوە زانیویەتی کە لیڤەر بەو پارەیە دەیەوێ جێگرەوەیەکی ئاسبەرز بگوازێتەوە بۆ ڕێزەکانی. بۆ مەبەستەش جولیس کۆندی لە بەرشلۆناوە باشترین بژاردەیە بۆ یانەی لیڤەرپولی ئینگلیزی. لە ئێستادا یانەی شاهانەی ڕیال مەدرید بۆ جێگرەوەی کارڤەخاڵ تەنیا لوکاس ڤاسکێسی هەیە کەوا ئەویش تەمەنێکی زۆری هەیە و بە تەواوەتی ناتوانێت تاوەکو کۆتایی وەرز جێگەی کارڤەخاڵ پڕکاتەوە. بۆیە لە ئەگەرێکی زۆر لە گواستنەوەی زستانەدا ئارنۆڵد بە خۆڕایی دەتوانێت پەیوەندی بەیانەی شاهانەوە بکات و ببێت با جێگرەوەی شوێنی دانی کارڤەخاڵ. ڕیال مەدرید پەشیمانە لە گرێبەستکردن لەگەڵ کیلیان ئێمباپێ. هەندێک سەرچاوەی ڕۆژنامەوانی ئیسپانیا ئاشکرایان کردووە یانی ڕیال مەدریدی ئیسپانی پەشیمانە لە گرێبەستکردن لەگەڵ کیلیان ئێمباپێ کاپتنی هەڵبژاردەی فەڕەنسا. ئەو سەرچاوانە گوتیانە پەشیمان بوونەوە کە چەندین هۆکاری هەیە بەڵام کاریگەرترینیان ئەگەری تێوەگەڵانی ئەو ئەستێرەیە لە تۆمەتی دەستدرێژی بۆ سەر ئافرەتێک لە سوید لە هەفتەی ڕابردوو. هەفتەی پێشوو کیلیان ئێمباپێ کە لە لیستی هەڵبژاردەی فەڕەنسا لە گەڕی ئەمجارەی یاریەکانی نیشن لیگ دوور خراپەوە لە سوید بیندرا. سەرچاوەکان گوتیان لەو هۆتێلەی کیلیان لێماوەتەوە ئافرەتێک سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەوەی دەستدرێژی کراوەتە سەر. هەندێک سەرچاوە دەڵێن دەستدرێژی کارەکە ئێمباپێ بووە. ڕۆمان مۆلینا کە ڕۆژنامەنووسێکی ئیسپانیە گوتوێتی بە دڵنیاییەوە ڕایدەگەێنم کە یانی ڕیال مەدرید لە هێنانی ئێمباپێ پەشیمانە. کارەکە بەو شێوەیە دەرنەچوو کە ڕیال مەدرید پێشبینی دەکرد بە تایبەت کە هێنانی ئەو یاریزانە تەنیا ویستی فلۆرنتینۆ پێرێزی سەرۆکی ڕیال مەدرید بووە. ئەو ڕۆژنامەنووسە دەڵێ ڕووی نەداوە یاریزانێک لە تەمەنی 25 ساڵیدا بەو شێوەیە توانای جەستەیی لە ناکاو داببەزێت. تەواوی هەندەرانی یانەی ڕیال مەدرید ڕخنیان لە ئاستی ئێستای ئێمباپێ هەیە و دەڵێن ئەو ئاستەی کە ئێمباپێ لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا و پاریس سان جێرمان پێشکەشی دەکرد ئەو ممباپێن یەک ئێستاکە لەگەڵ ڕیال مەدرید پێشکەشی دەکات. ممباپێ تاوەکو ئێستا لەگەڵ ڕیال مەدرید خاوەنی 7 گۆڵە و تەنانەت 3 گۆڵیان بە پەناڵتی بووە. گواردیۆلا دوای یاریەکە ستایشی کلۆب دەکات و لە ئێستادا ئارتێتا بەڕاهێنەرێکی سەرکەوتوو دەزانێت. گواردیۆلا ڕایگەیاند وۆڵڤز لە ڕووی بەرگریکردنەوە ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد وە شایانی ستایشن. لە لێدوانێکدا پاش برنەوەی مانچستەر لە وۆڵڤز پیپ گواردیۆلا ڕاهێنەری مانچستەر ئاماژەی بۆ کرد برنەوەیەکی قورسمان بەدەستێنا کە شایستەی ئەنجامەکە بووین. پێی گوتی تیپی بەرامبەر بە 11 یاریزان بەرگریان دەکرد. قورسە بتوانیت ئەو بەرگریە بە ئاسانی تێبپەڕێنیت. گواردیۆلا ڕایگەیاند ڕاستە خشتەی یاریەکان زۆر قورسە وە ماوەی نێوان یاریەکان کەمە بەڵام پێویستە خۆمانی لەگەڵدا ڕابهێنین
چونکە تۆپی پێی ئێستا بەو شێوازی لێ هاتووە. لە کۆتایی قسەکانیدا پێپ گواردیۆلا گوتی ڕێزێکی تەواوم بۆ کڵۆپەیەوە زۆر نیگەرانم دوای ئەوەی کەوە وازی لە ڕاهێنەرایەتی لیڤەرپول هێنا. لە ئێستادا ئەرسناڵ و ئارتێتا بە تەواوەتی وایە لە من کردووە کەوا تەواکو کۆتایی ئەم وەرزە بەردەوام ماندوو بین و ئەرک بکێشین بۆ ئەوی بەردەوام بین و بەرەو پلەی یەکەم هەوڵ بدەین و ببین بە خاوەنی نازناوەکە. کەسانی وەکو ئارتێتا و کڵۆپ بەردەوام وا لە من دەکەن کەوا هەمیشە سوور بم لەسەر سەرکەوتن و منافەسەکردن. مۆدریچ ناوەڕاستی یانەی ڕیال مەدرید بەردەوامە لە نووسینەوەی مێژوو لەگەڵ یانەی شاهانەی ڕیال مەدرید. مۆدریچ گەورەترین یاریزانە لە ڕیال مەدرید بەشداری بکات و ئەسیستی هەبێت و ڕاگەیان تەمەن بۆ من هیچ گرنگێکی نییە. لۆکا مۆدریچ ئەستەرەی کڕواتی و یاریزانی ڕیال مەدرید لە یاری یانەکەی بەرامبەر سێلتا ڤیگۆ لە تایمی دووەمدا ئاسیستێکی بۆ ڤینیسیۆس جۆنیۆر کرد و یەکێک بوو لە هۆکارەکانی بردنەوەی یاریەکە. مۆدریچ کە لە ئێستادا تەمەنی 39 ساڵ و 40 ڕۆژە بوو بە تەمەترین یاریزان لە مێژووی ڕیانی ڕیال مەدرید بتوانێت لە یاریەکدا بەشداری گۆڵ بکات و بە تەمەترین یاریزانی یانەکەشە بەشداری یاریەکی ڕیال مەدرید بکات بە شێوەیە کە پێشتر پوشکاش بە تەمەنی 39 ساڵی 35 ڕۆژ ئەو کاری کردبوو. یاریزانە کڕواتیەکە دووپاتی کردەوە کە تەمەن هیچ گرنگیەکی نییە بۆ ئەو حەز ناکات باسی ئەو بابەتە بکرێت. ئەو تەنیا گرنگی بە کوالێتی و بە شێوازی یاریکردن و جەستەی خۆی دەدات. مۆدریچ لە کۆتایی قسەکانیدا گوتی لە ئێستادا تەرکیزێکی تەواوم لەسەر توانای جەستەیی خۆمە و نەمهێشتووە تەمەن ببێت بە کێشەیەک بۆم لە ناو یاریگا و بەردەوام تاوەکو کۆتایی خۆل دەجەنگم لە پێناو ڕیال مەدرید بۆ ئەوی بتوانین ببین بە خاوەنی نازناوەکانی ئەم ساڵیش. هانزی فلێک دەربارەی یاریەکەی ڕۆژی چوارشەممە 23 مانگ بەرامبەر بایر مونیخ گوتی یاریەکەمان ئاسان نابێ و یاریەکی تاو قورس دەبێت لەم وەرزە بۆ ئێمە. فلێک ڕایگەیاند زۆر دڵخۆشە بە برنەوەی یاریەکە بەڵام ئەوەی دڵتەنجی کردووە ئەو گۆڵە بوو کە شەوی ڕابردوو لەیان تۆمار کرا پاش برنەوەی بەرشلۆنە بەرامبەر سیڤیلیا. هانسی فلێکی ڕاهێنەری یانەی بەرشلۆنە ئاماژەی بەوە کرد یاریەکی زۆر باشیان ئەنجامدا و بە تەواوەتی بەسەر یاریەکەدا باڵا دەست بوون. بەڵام ئەوەی دڵتەنجی کردین تۆمارکردنی ئەو گۆڵە بوو کە لێمان کرا. فلێک گوتیشی کاتێک گاوی دەستی کرد بە خۆگەرمکردن هەستێکی زۆر خۆشمان بۆ لا دروست بوو چونکە یاریزانێکی زۆر گرینگە. لە درێژی قسەکانیدا ڕاهێنەر ئەڵمانیەکە گوتی هەموو یاریەک و هەموو برنەوەیەک بۆ ئێمە گرینگە لە هەر خولێکدا بێت. ئەوەی جێگەی باسە کەوا مای دڵخۆشیە بۆ هاندەرانی بەرشلۆنە. بەرشلۆنێ ئەم ساڵ بەسەرکردایەتی هانزی فلێک تەواو جیاواز و تۆقێنەرە لە دە یاریدا توانی ویانە 33 گۆڵ تۆمار بکەن لە تۆڕی یانەی بەرامبەر. لە هەواڵەکانی ئەوروپا دەکشینەوە و دێینە عێراق. ئەیمەن حوسێن گۆڵکاری جیهانی ساڵی 2024. ئەیمەن حوسێن هێرشبەری هەڵبژاردی عێراق دوای ئەوەی لە ساڵی 2024 توانی 13 گۆڵ بۆ هەڵبژاردەکەی تۆمار بکات. ئێستا پێشەنجی گۆڵکارانی جیهانە لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئەستێری هەڵبژاردی عێراق لە ساڵی 1996 لە شاری کەرکوک لەدایک بووە. دەستپێکی گۆڵەکانی وەرزی ئەم ساڵی لەگەڵ هەڵبژاردی عێراق لە جامی نەتەوەکانی ئاسیا لە قەتەر بوو کە توانی 6 گۆڵ تۆمار بکات لە پاڵاوتنەکانی گەیشتن بە مۆندیالی ساڵی 2026 و هەروەها توانیەتی ببێت بە خاڵی بەهێزی هەڵبژاردی عێراق بە تۆمارکردنی 7 گۆڵ. ئێستا هەموو سەرچاوەکان و میدیا عێراقی چاویان لەسەر توانەکانی ئەیمەن حوسێنە لەبەر ئەوەی بۆتە شوێنگرەوەی یونس مەحموودی کاپتنی پێشووی هەڵبژاردی عێراق کە ئاست و گۆڵەکانی وای کرد عێراق نازناوی جامی نەتەوەکانی ئاسیای ساڵی 2007 بباتەوە. ئەیمەن حوسێن تەنیا لە یاری عێراق و کوێت تووشی پێکان بوو. تیپەکەی نەیتوانی براوە بێت و لەو یاریەدا بەبێ گۆڵ لەگەڵ ڕکابەرەکەی یەکسان بوون. ئەیمەن عەباس شۆڤەکاری تۆپی پێ لە لێدوانێکی تایبەتدا ڕایگەیاند. ئەیمەن حوسێن باشترین یاریزانی هەڵبژاردی عێراق و خاڵی بەهێزی تیپەکەیە. چاوەڕوان دەکرێت ببێتە گۆڵکاری مێژووی و ڕیکۆردێکی نوێ تۆمار بکات. تاکە کێشەی یاریزانەکانی ئێستا و هەڵبژاردی عێراق ئەوەیە کەوا بەهۆی زۆری یاریەکان و ماندوێت و شەکەتی بەتەواوەتی ناتوانن لەگەڵ هەڵبژاردەکانیان ئاستێکی باش پێشکەش بکەن
بەڵام تاوەکو ئێستاکە ئاو وەستا بێت ئەیمەن حوسێن لە گۆڵکردن نەوەستاوە. هاوڵەکانی ئەم هەفتەیەم پێشکەشکردن تاوەکو هەفتەیەکی تر بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ.